کاتا حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی بەغدا ڕێکەوتنێکیان ئەنجامدا و پێشەوەش بە بەشداری خەڵکی کوردستان توانرا حکوومەتی عێراقی پێک بهێنرێ. ئەمە بوو بە مایەی خێر و هەموو لایەکی چاوەڕوانیان نەکرێت کە بودجەی عێراق کە بۆ 3 ساڵی دادەنرێ بە ئاسانی تێبپەڕێ و چیتر دەستکاری قوت و موچەی خەڵکی کوردستان نەکرێ. بەڵام ئەوەی بینیمان لە بەداخەوە دەبێ بڵین لە لێژنەی دارایی پەرلەمانی عێراق دەستکاری ئەوە کرا و دژایەتێکی زۆری خەڵکی کوردستانی تایە تاک بە تاچی و پێشێلکردنی بەرگەکانی دەستور و ڕێکەوتنەکانیشە. ئێمە لەسەر ئەم بابەتە لەگەڵ میوانەکەمان هەندێک پرسی زیاتر دەکەین و دەمانەوێت زۆر بەڕاشکاوانەوە وەڵامەکانمان وەرگرینەوە. میوانەکەمان زۆر بەڕێز مەسعود حەیدەر بریکاری وەزارەتی دارایی عێراق ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. کاک مەسعود شەوتان باش، زۆر زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. با سەرەتا لەوێەوە دەست پێ بکەین. کۆمەڵێک ڕێکەوتن کرابوو، چاوەڕوان نەکرابوو جە بە ئاسانی تێپەڕێ، کەچی لە پڕێکا لە لێژنەی داراییەوە کۆمەڵێک گۆڕانکاری لە ناو بودجەدا کرا سەبارەت بە خەڵکی کوردستان و بودجەی هەرێمی کوردستان. ئەمە چۆن کرا، چێ کردی، بە چه ئامانجێ کراوە، چی لە پشتەوەیە؟ بەڵێ زۆر سپاس سەڵاو بۆ بەڕێزت و بۆ بینێرانتان. مفاجئ نییە لەبەرەوەی بابەتەکە پەیوەندی بە عەقڵیەتێکەوە هەیە کە لای هەندێک خەڵک لە بەغدا و لە ناو سوڵتەی تەشریعین و هیچ شتێکیان نییە بۆ شەقامی عێراقی جگە لە یاریکردن بە مەشاعری خەڵک و ئیشکردن لەسەر وەرەقەی کوردی و هەرێم کوردستان. ینی لە ناو قیاداتی ئیتارە ئەوەی کە قیاداتی سەفی یەکەمن بۆ چوونەکان بە جۆرێکی ترە بەوەی ئەو ئیتفاقیە کە لەگەڵ حکوومەتی عێراقی کراوە لە نێوان هەرێم و بەغدا دەبێت التزامی پێوە بکرێ و حقیقەتێکیش هەیە منهاجی حکومی و بەرنامەجی حکومی حکوومەتی بەڕێز سوودانی پەرلەمانی عێراق دەنگی لەسەرداوە واتە تەفویزی حکوومەتی عێراقی کراوە لەلایەن پەرلەمانی عێراقەوە بۆ ئەو کارنامەیە کە یەکێک لە خاڵە ئەساسیەکانی ئەوەیە ڕێکەوتن لەگەڵ هەرێمی کوردستان لەسەر کۆی دۆسەی ئابووری هەم بابەتە داراییەکان و هەم مەسئلەی نەوت و ئەوەش ئەنجام درا بەو سەردانەی کە جەنابی کاک مەسرۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدای کرد و لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق بەڕێز سوودانی ئەو ڕێکەوتنیان واژوو کرد و تەفاسیلەکەی لە ناو پرۆژەیاسای بودجەیە جێگیر کرا و ئەنجومەنی وەزیرانی عێراقی دەنگی لەسەردا. بەداخەوە تا ئێستاش لای هەندێک ئەگەر لە ئەحزاب بێ لە ئەشخاص بێ ئەوانی کە لە ناو عەمەلی سیاسین هیچ شتێکیان نییە جگە بۆ شەقامی خۆیان بۆ ئەوەی خۆیانی پێ دەرخەن بۆ ئەوەی خۆیانی پێ بەهێز پیشاندن جگە لە بەکارهێنانی یا دژایەتیکردنی مەلەفی کوردی و خەڵکی هەرێمی کوردستان و من بەڕاستی هەندێک لە لێدوانەکانم بینیوە باسی ئەرقامی غەڵەتیان کردو بۆ ڕایگەشتی عێراقی کە بودجەیەکی زۆر بۆ هەرێم تەرخان کراوە و حقیقەتێک هەیە نەتوانراوە لێرە بۆ ڕایگەشتی عێراقی بگەێنرێت کە ئەم موازنەیەکی تەختیتیە مەرجنی حکوومەتی عێراقی بتوانێت هەموو ئەو ڕقەمانی کە لەناو موازنەیە هەیە خەرجی بکە. ئەمە یەک دوو بە پێی بەیاناتی ساڵانی ڕابردوو عێراق لە باشترین حالەتدا ممکنە 75 ئەو ڕقەمانەی کە لە ناو یاساکەیە دێ خەرج بکە. ینی محاولەیەکی زۆر هەیە لەلایەن ئەو گروپەوە کە لەسەر ئەم مەلەفانەی شەکەن چاواشەی ڕایگشتی عێراقی بکەن و تەسەوریش ناکەم لە نەتیجای سەرکەوتو بوون چونکە ئەو ڕوئیایی لە ناو ئیدارەی دەولەیە هەیە وەکو ئاماژەیان پێکردووە پابەندن بەو ڕێکەوتنانەی کە لەگەڵ هەرێمە هەیە و شخصی سەرۆکوەزیرانی عێراقیش ڕۆڵێکی زۆر گرنگ و ئەساسی هەیە لەو مۆزوعە. زۆر باشە کاک مەسعودی و ئاماژەتان بە خاڵێکی یەکجار گرنگ کرد ئەویش ئەوەیە ئێوە گوتتان
سیاست مەدارانی ڕیزی یەکەمی لایەنە سیاسیەکان لەگەڵ تەواوی مەسەلەی بودجەدان کەواتە ئەوەی دەستکاری کردووە ڕیزی دوو هەموو سێ هەمە لە ناو پەرلەمان بەڵام پرسیارەکە ئەوەیە ینی بۆچی لێژنەی دارایی بۆچی ڕێژنووسی حکوومەتی سوودانی پەسەند نەکەرەمە لە کاتێکدا وەکو خۆشتان ئامادەتان پێکرد بەرنامەکەی سوودانی لە پەرلەمان دەنگی پێدراوە چۆن ڕیزی سێ هەموو چوارەمی سیاست مەداران دەتوانن لە دژی ڕیزی یەکەمی سیاست مەدارانیان بوەستنەوە يعني عندك جار حقيقتك هي أوانيك لناو برلماني عراق لسر مسألة كرد زور جار بشك لو برلمان تاركان أم جارش جروب هيك بتشوك ما بيني لو أنا تمرد كان ياخذ أو سلطاتاني كلناو برلمان هيانا بكاري دينا وهندك جار يعني واقعك دروز بكن كقيادات حزب كان شي بي إحراج بكن وخوان بهيز بكن وخوان بدل صوستر بشاندن براي قشتي وحقيقتي كتيرش هي ببي تجربة هم أوصالاني رابردو مفروضة يعني إن شاء الله مجرب وسي صال يا ساكت تشريع كريه وتري مشكلات نامنة مفروضة كمراجعي مواد كان كريه للجنة معني كلجنة مالية بعض ندري بسر أو مواداني كبيوستا بكردوا بوشي أو مواداني كبيوستا بكردوا بو أخير بها وريتوا أوان بكاتكاني تر هرچی مواد هەیە کە متعلقە بە خۆیان و بە مەناطقەکانیان و بە بەرژۆنیەکانیان هەمووی تێپەڕێنن و کوردەکانیش دەنگی پێ بدەن ئەو موادانەی کە پێویستە بە کورد بهێڵنەوە بۆ ئەخیر دوای ئەوە ببێتە بابەتی قۆڵبادان و فەرزکردنی ئێرادە و ئەمە ینی دەرسێکی لێوەرگرین بۆی جاری لە مستەقبەلە بە تەسەلسول ئەو موادانەی کە پێویستە بە کوردەوە ئەگەر بە تەسەلسول نەخوێندرێتەوە معالەجە نەکرێت لە ناو لجانی معنی کوردیش قبول نەکا موازنەکەی تر مناقەشە بکرێ موادەکانی ترەوە بکرێ خۆشبەختانە ئێستا پابندبوونێک هەیە ئەوەی من بزانم ممکنە هەندێک ئیشکالیاتی فەنی هەیە پەیوەست بە هەناردەکردنی نەوت و ئەوانە تەسەوورەکەم ئەو بابەتەش جانبی ئیقلیمی و دەولی ئەوانەی هەیە ئەبێ لە نەتیجە بگەڕێنەوە بۆ منهاج حکومی ئەو ڕێکەوتنە سیاسیانەی کە کراوە و ئەو بەرنامەجە حکومی کە پەرلەمانی عێراق بەم پەرلەمانتارانشەوە کە ئەمڕۆ دژایەتی کوردی پێکەن ئەوانە هەمووی پابند بن بۆ منهاج حکومی پەرلەمانی عێراق خۆی دەنگی پێداوە. باش کاک مەسعودیەوە باسی هەناردەکردنی نەوتی هەرێمتان کردو بە پێی زانیاریەکانی ئێوە گەر زانیاریتان لەسەریە بێ کەی نەوتی هەرێمی کوردستان هەناردە دەکرێتەوە کاتەکەی دیاری کراوە کاتێکەیە بووی والله تا ئێستا من شخصيا معلوماتم نییە معلوماتی دقیق بۆی بڵێن بەڵام تەسەورەکەم ڕەهەندی سیاسی و ئەقلیمی هەیە و ئەبێ ڕێکەوتن بکرێت لە نێوان عێراق و تورکیا بەتەحدید بۆی ئەو بابەتەیەک لای بکرێتەوە. باش کاک مەسعود هیچ ڕێکەوتنێک لەسەر بودجە کراوە و ئایا بەم شێوەیە ئێستا یعنی ئەگەر ڕێکەوتن کراوە هەفتەی داهاتوو تەوەقع ئێوە کرێت کە بودجە لە پەرلەمان دەنگی لەسەر بدرێ و تێپەڕێ بەبێ ڕێکەوتن لە نەتیجە بێ بە ڕێکەوتن بکرێت چونکە ئەگەرێک و ڕێکەوتن نەکرێ ئەکید ینی تەبیعاتی سیاسیە بێ و ئەگەڕێنەوە بۆ خاڵی سەفەر و جارێکی تر ممکنە ئشکالیاتی سیاسی دروست ببێ و ئەمەش نە لە بەرژەوەندی عێراقیەکانە و نە لە بەرژەوەندی هیچ لایەنێکە و هیچ پێکهاتەیەکە لە ناو عێراق بۆیە ئەگەر بە مەسئولیەتەوە تەعامل لەگەڵ هەموو بابەتەکانی بودجە بکرێ بەوانەی هەرێمی کوردستانیشەوە پێویستە ئەو دەقانەی کە حکوومەتی عێراقی ناردوێتی بۆ پەرلەمان و مەجلیسی وزەرای عێراق دەنگی لەسەرداوە بەبێ دەستکاری تێپەڕێنرێ و هەندێک مواد ئضافە کراوە و طبیعیە و لە سەلاحیاتی پەرلەمانە بەڵام گۆڕانکاری جەوهەری لە موازنەکەیە تەسەوور ناکەم نەجاحەت بێنێ و ئەگەر بەو ئاراستەشا بڕوا
بێگومان تەبیعاتی سیاسی خراپێ بێ لەسەر کۆی پرۆسی سیاسی لە عێراق. زۆر باشە کاک مەسعود بە هەموو ئەگەرەکان وەربگرین چونکە لێرە و لەوێ چەند ڕۆژێکە جۆمان لەوە دەبێ هەندێک لە پەرلەمانتاران دەڵێن بە بێ ڕێکەوتنیش ئێمە ئەم بودجەیە بە زۆرینە لە پەرلەمان تێدەپەڕێنین. مەترسیەکانی تێپەڕاندنی ئەم بودجەیە لە پەرلەمان بۆ سەر خەڵکی کوردستان تاک بە تاچی خەڵکی کوردستان پێکاتەکانی کوردستان چییە و ئەگەرەکان چین ئەو کاتە؟ من نامێ بچمە هاو سیناریۆ ئێستا و ناشمە پەیامی سەلبی بگەێنم بە ڕای گشتی لە هەرێمی کوردستان ئەو محاولاتانی کە هەیە لای جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێم و هەم هەڤاڵانی ئێمە کوردەکان هەمووی بەبێ جیاوازی لەناو حکوومەت وەزیرەکانمان ئینشاءالله نەتیجەکەی بۆ ئاراستەوە بێ کە و شخصی جنابی سەرۆکوەزیرانی عراق محەممەد شیع سوودانی بەو ئاراستەیە بێ و حتا ینی قیاداتی ئیتلافی ئیدارەی دەولە بۆ ئاراستەیە بێ کە معالەجەی بابەتەکان بکرێ ینی بدایەت ئاماژەم پێکرد ممکنە خاڵێکی فەنی هەبێ ئەو خاڵە فەنیە علاقەی بەناوخۆی عێراقەوە نییە بەڵکو پەیوەندی بە معادلاتی ئیقلیمی و دەولیەوە هەیە و تەسەووری شەکەم لە نەتیجەیە ئەبێ تێگەیشتن هەبێ بۆ مەساڵحی وڵاتانی دەوروبەر و لەو چوارچێوەیە بابەتەکانی معالەجە بکرێ. حقیقەتێک هەیە کاک فەرهاد حقیقەتێک هەیە کۆی ئەو نەوتەی هەرێمی کوردستان و کەرکووک کە ئەمڕۆ ڕاوەستا و هەناردە ناکرێ 16% کۆی نەوتی هەناردەکراوی عێراقە واتە کۆی 16% داهاتی عێراقە ئەو عەجزەی کە لە موازنەی عێراقا هەیە کە 64 تریلیۆنە ئەگەر نەوتی هەرێم و کەرکووک هەناردە نەکرێ ممکنە کۆی عەجزی موازنەی عێراق بکاتە نزیکەی 90 تریلیۆن واتە نزیکە بێتەوە لە 50% موازنە و ئەمەش ڕقەمێکی زۆر نامەنتەقیە واتە عێراق تووشی بە شێوەیەکی گشتی تووشی ئەزمەیەکی ئابووری گەورە بێ و هەموو ئەو ڕوئایەیە کە لەناو موازنەیە هەیە کە لەلایەن حکوومەتی عراقیەوە هەیە ئێمە وەکو وەزارەتی دارایی پلاندانان وەکو حکوومەتی عراقی کە هەمانە ئەوانە هیچی جێبەجێ ناکرێ و بۆیە جگە لە ئەزمە سیاسەکە ئەزمە اقتصادیش لە عێراقا دروستە بێ. زۆر باشە کاک مەسعود بابێنە سەر بابەتی 400 ملیار دینارەکە چەند هاتووە چەند 400 هاتووە و چاوەڕوانی چەند 400 تر بکەین و ئایا ئەم گێرمە و کێشەی ئێستا لەناو بودجەیە هیچ تەسیرێک لە ئەو 400 ملیارە دەکات؟ خۆی تەسەوروا بوو کە ینی لە ماوەیەکی زۆر کورتە ئەگەرە مشکالێتە دروست نەبووە دەبوو ئێستا موازنە دەنگی لەسەر بدرایە بۆیە بە تەفاهمی نێوان جەنابی کاک مەسرور سەرۆکی حکوومەتی هەرێم و جەنابی سەرۆکوەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی و بە هەوڵ و کۆششی برادرانی ئێمە لە ئەنجومەنی وەزیران اقتراحیەوە کرا کە بە دوو وەجبە ئەم 400 ملیارە بنێر یەکە کردی بە 800 ملیار ئێمە لە وەزارەتی مالیە لە ماوەیەکی زۆر کورتا بە هەمانگی لەگەڵ برادرانی حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێمان کرد و ئەو پارێمان نارد بۆ ئەوێ موچەی هەرێمی کوردستانی پێدرا ومێ دەکەین بە زووترین کات موازنە لە پەرلەمانە دەنگی لەسەر بدرێ و پێویست نەکات جارێکی تر وەکو سولفەیەک بۆ هەرێمی کوردستان منێرە بەڵکو هەرێمی کوردستان استحقاقاتی خۆی ئەوەی کە لەناو موازنە هەیە جێبەجێ بکرێ و ئێمەش لە وەزارەتی مالیە وەکو ئەرکی سەرشانمان بەرامبەر هەموو پێکاتەکانی عێراق و ئەو جاکو هەرێمی کوردستان کە بە نوێنەرایەتی کورد و هەرێمی کوردستانەکەم لە وەزارەتی مالیە وەکو پارتیەک ئەوەی لەسەر شانمان بێواجبمانە و شاڵە تەقسیری لێ ناکەین. باش کاک مەسعود دوا پرسیار ئەگەر بە کورتیش وەڵام بدەیت و من سوپاسە دەکەم باوادا بنین ینی مەسەلەی بودجە دوا دەکەوێت ئەم 400 ملیارە کەی دەنێرێت وا ئەوە مانگی 5 کۆتایی هات ئەوە بدەست بە مانگی 6 دەکەین 400 ملیارەکە نەهاتووە ئەگەر بودجە دواکەوت ئەو 400 ملیارە چی لێ بەسەر دەدێت یان نا ئەگەر بە کورتیش وەڵام دێت و من سوپاسە دەکەم. بەڵێ
ئەبێ ئەنجومەنی وەزیران قەرارێکی پێدەرکە قەرارەکە دێ بۆ ئێمە لە وەزارەتی مالیە ئێمەش وەکو ئەو 800 ملیارێکە لە ماوەی ڕابردووە لە ماوەیەکی زۆر نزیکە نردمان ئینشاڵڵا ئەوەش بە ماوەیەکی زۆر کورت ئیجراتەکانەکەین و ئەینێرین. زۆر باشە زۆر بەڕێز مەسعود حەیدەر بریکاری وەزارەتی دارایی عێراق ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵ ما بووی. گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. سوپاس بۆ ئێوە شەوتان باش.